ئوسترالیا کەلێکی دوورە وڵاتێکی دوورە بەرێ ئەم زارۆک بوون دەگۆ وڵاتێک هەیە پر دوورە یعنی بەدەنگی بەرز قسە بکەم دەگوتن من نزانی بۆ بڕاستی ئینسان زارۆک بە بەرێژی یا و تەکنۆلۆژی نهاتنە و نها زارۆکێ بچووکژی باش جغرافیا ناستکن باش فەلەک ناستکن ئاسترۆلۆگی ناستکن me digot li vê derê roj be li wir şeve li wir roj be li vê derê şeve serê me mêjî me baş hukm nedikir em bikaribin fêm bikin çawa li vir roj be li wir şeve lê Avustralya من بڕوا بەوە دەکەم دیارە ئەو بۆ شاجوانی خۆی هەڵبژاردووە ئێستا خات و جاسمین ئەردەڵان محەممەد خانمێکی کوردی دانیشتوی ئوسترالیا لەگەڵمانە کە بۆ یەکەم جار بەشداری لە ڕکابی شاجوانی یونایتد نیشناتەنەتەوەی گرتوەکانەکە کە چل کەس لە چل وڵاتی جیاوازەوە ڕکابی لەسەر ئەو نازناواکەن دیارە بە ناوی کوردستانەوە بەشداری لەو پێشبڕکێ دەکات لە سەتای مانگی تشرینی دومی ئەم ساڵ لە هندستان ئەم مەراسیمە بەڕێوە دەچێت جاسمین ئەردەڵان محەممەد تەمەنی 29 ساڵە خەڵکی قەزای کۆیەیە یەکێکە لە بەشداربووەکانی ڕکابی لە کێبڕکەی شاجوانی گروپی سێم و دەڵێت لەم کێبڕکێدا ژنانی تەمەەن 28 بۆ 52 ساڵی لە وڵاتە جیاوازەکان بەشدار دەبن چل ژنی چل وڵات لە ڕکابەریدا دەبن لە سەر ئاستی دنیا هێوی دیکەم جاسمین ببە شاهجوانە نەتەوەین یەکبووی بچن احتیمال زۆرە ببێ شاجوان لەبەرەوەی خەڵکی کۆیە جوانە لەبەرەوەی کچی کۆیە مەشورن بەوەی ئەڵەن کچی کۆیە زۆر جوان و زۆر خانمن زۆر بە ویقارن لە ئەدی لە جاسمین ئەدی لایدە ئەوسترالیا لەگەلمەیە بمەڕەیە جاسمین بخێراتی براستیجی زۆر سپاس باشی هیوی دکەم بەسەرکەوی شانسێتە چ قاسە کی ڕکبەریەتە دکێ زیاتر دەبێ پێشبرکێدا خۆ چەند بە شانس دەبینی بەڵێ زۆر سپاس من وەکو خۆم هەر لە سەرەتای بەشداریکردنەکەم لەم پێشبرکەیە خۆم بە شاجوان ئەزانم و لە ئێستاشدا براوەی ئەم نازناوە میسس کوردستان یونایتد نیشنز بەڵێ باشە بەس یاسەمین غەدریان لە تۆ کردووە لەبەرەوەی باگراوندەکەت سپیە و زۆر زوومی کردووی کامێرەمانەکەمان ئەگەر تۆزێ ئاوتی بکەن کامێرەمان نینە سکایپە وڵا خەتای خۆتە هەردەم باگراوندێکی سپی وەستاوی هەردەمێ بەڵام هەرواش جوانی ینی بەڕاستی جوانی وەلا جوانیەکەشت ئەزانی جیاوازی بۆ من چییە کە زۆر لە بەردڵ و جوانی لەلام لەبەرەوەی کە تۆ لە نەتەوەی گرتوەکان ئەتەوێ ببی بە شاجوان عادەتەن شاجوانی کە لە نەتەوەی گرتوەکان دەبێت لە یونایتد نیشن دەبێت ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێت لەبەرەوەی دانپیانراو ئەبێت لە لای ئەوان ئەتوانی خزمەتی قەزەی کورد بکەیت واتە جوانی تۆ بەس بە تەنیا جوانی ڕوخسار نییە جوانی خەونەکەتە جوانی ویستەکەتە کە ئەتەوێ بچی خزمەت بکەیت بۆیە هیوادارم وەکو خۆت و تا باوکت و خانەوادەکەت و هاوژینەکەت زۆر هاوکارتن هیوادارم خەڵکی کوردستان باشە خەڵک ئەتوانێت چۆن هاوکاری تۆ بکە بەڵێ هاوکاریکردنەکە ئەم ئافرەتانەی کە بەشدارن هەمووی لەلایەن وڵاتانی خۆیانەوە پیشگیریان لێ ئەکرێ وەکو ئەوەی کە سپۆنسەر و شتیوایان هەیە ئەمە شتێکی گرنگە کە سپۆنسەرت هەبێ بەڵام من تاوەکو ئێستا هیچ سپۆنسەرێکم نییە یا دەنگ بە تۆ ئەدا کێ مەسەلەن تۆ کە کاندیدەیت کراوی چێ ئەتوانێت تە چاوە هاتیە بربژێرکردن چاوەتەی هەلبژارتن جاسمین یعنی مەسەلێک چاوت کارێ ئالیکاری بکە ینی پرۆسس چاوایە بەڵێ ئێستا کاتی دەنگدانە بۆ ئەوەی کە هەر کەسێک لەم کاندیدانەی کە ئەبن بە شاجوان ئەبێ دەنگ زۆر بێنن دەنگەکان هەتاوەکو 5,000 دەنگ زیاتر چۆن دەنگ دێنن مەسەلێ چاوت دەنگ دێنی چۆن دەنگ باڵێ ئەمە لە ئۆنلاین ئەکرێواتە لینکێکە هەر کەسێک دەتوانێت دەنگ ئەدا باڵێ هەموو کەسێک یعنی ئێستا خەڵکی کۆیە خەڵکی سلەیمانی دەڤەری ڕاپەڕین گەرمیان خەڵکی باکووری کوردستان ئەگەر لینکەکە هەبێ دەتوانن تۆ بە شاجوان هەڵببژێرن بەڵێ بە تەئکید ئەتوانن بەڵام کێشەیەکمان هەیە دەنگدانەکە بەلاش نییە واتە مادی تێ ئەچێت وایان لێ کردووە کە هەر کەسێک یەک دەنگ بات ئەبێ $1 بدات لەبەرەوەی ئەبێ خەڵکەکە تۆ هەڵبژێرێ و بتکا بە لیدەر کە تۆ شایستەی ئەم تاجە و ئەم یعنی ئەوانەی ڤیزەکارتیان هەیە ئەتوانن دەنگ بە تۆ بدەن بەس خەڵکێکی زۆر لە کوردستان ئێستا ڤیزەکارتی هەیە بۆ کڕینی شت بە ئۆنلاین وانە ئەو پرۆبلێم تنە ئەو پەرە دەچن شکێرە جاسمین دەچن ژوەرە وەکە کوهاتن هەلبژارتن یان GUN
ئەمە ئەچێت بۆ ئەم پارەی کۆ ئەکەنەوە ئێمە لە وڵاتی هند بۆ ماوەی 2 هەفتە لەوێ ئەبین کە تقریبان 10 ڕۆژ ببوورە لەوێ ئەبین لە 11 تاوەکو 11 کاری خێرخوازی پێ ئەەکەین واتە چارەتی وەرک دەکەین لەوێ. باشە ئەگەر تۆ ببی بە شادجوانی UN لە پلان و پرۆگرام تا چی بۆ نەتەوەکەت بکەی؟ بەڵێ من وەکو خۆم چەند ساڵێکە کاری خێرخوازی خۆبەخشی لە ئوسترالیا ئەەکەم بەڵام دوای ئەوەی کە ناسناوەکەم بردەوە لە ئینتەرناشناڵ واتە نێودەوڵەتی حەزەکەم بێمەوە بۆ کوردستان لە جێرەی خوێندن و ئیدوکیشن و ئەمانە یاخود ئەو کەس ئەو مناڵانەی کە بێدایک و باوکن یارمەتیان بدەم بتوانم کەمێک لە خەمەکانیان کەم بکەمەوە. یعنی ئەتوانی کاریگەری و ڕۆڵت هەبێ لە UNیش یعنی وەکو خانمی شادجوانی UN ئەتوانی ڕۆڵ و کاریگەریت هەبێ لە ڕێگەی علااقاتی خۆتەوە کاریگەری دابنەی لەسەر نوێنەرانی وڵاتان لە نەتەوە گرتوەکان بۆ ئەو نامەتیانی بەسەر کوردە؟ باڵێ من خۆم بڕوانامەکەشم هەر لەسەر ئەوەیە کە ماستێرەکەشم هەر لەسەر حەقی ئینسان و مافی مرۆڤە مافی ماستەرت هەیەواتە؟ باڵێ من بە کالۆریۆس و ماستێریشم هەیە. لە چیدا بوو؟ باڵێ بە کالۆریۆسم هەیە لە ئیدارەی گشتی و بەڕێوەبردن و ماستەر لە قانون و یاسای نێودەوڵەتی. چەند ساڵن جاسمین چەند ساڵن لە ئوسترالیایی؟ من لە 2008ەوە هاتووم بۆ ئوسترالیا. 2008 زۆر باش جێگەی خۆت کردوێتەوە لەوێ ئافرین بریا ئینشاءڵڵا هەموو کچانی کورد وەکو تۆ جێدەستیان دیار بێ و وەکو ڕوودا و داواکاری چییە ڕوودا و وەکو کەناڵ گەورەترین تۆڕی میدیای کوردی جیهانی ئەتوانێت چی بۆ تۆ بکە مەسئولیەتی ڕوودا و بەرامبەر بە تۆ چیەکە ئەتەوێ خزمەت بە کورد بکەی لە نەتەوەی گرتوەکان واتە شادجوانەکەی تۆ بە تەنیا بەژن و باڵا و لەنجەولار و ئەوە نییە بەڵکو مهمەیەکی سیاسیت هەیە وەنیە هەرچەندە جوانیشی یعنی مەبەستمەوە نییە. بەرێتە کۆمپلیمنت کرد گوت ڕەنج گوت هەموو کەچێن کۆیە جوانن ji ber wê kêjî tu ji nihava xwe şahciwan dibînî qet pêwîstete be کچی کورد هەمووی جوانە بەڵام کۆیە بڵین بەناوبانگە لەوەی کە لە باشووری کوردستان بەناوبانگە بە جوانی بە سەقافەت بەوەی کە شارەکەی خۆیان زۆر خۆشەوە هەندە برادەری کۆیمەیە شارەکەی خۆیان ئەوەندە خۆشەوە هەموو جارە پێ مەڵێن ڕەنج کۆیە سنتەری هەموو کەونە. ئەجا ئێمە ئەمانوێت کچێکی سنتەری کەونمان ببێ بە شادجوان لە نەتەوەیە گرتووەکان. جاسمین کەنگی دەست پێ دەکە ئەف دەنگدان؟ دەنگدانەکە ئێستا کراوەتەوە بەهۆی ئەم بارودۆخەی کوردستان من دڵم نەهاتووە بڵاوی بکەمەوە بەداخەوە لەبەر ئەم شەڕوشتا هەی ناکە بوونی تۆ لەوێ باشە پرسیارەکەم ڕوودا و ئەتوانێت چی بۆ تۆ بکە؟ بەڵێ ڕوودا و خۆی زۆر شتی بۆم کردوێت تاوەکو ئێستا ئەمە شتێکی زۆر گەورەیەکە ئەم چاسەی بۆ ڕێک خستم کە بتوانم مقابلە بکەم ئەمە شتێکی زۆر گرنگە ئەمە خۆی لە خۆیدا پشگیریەکی زۆر زۆر گەورەیە کە لینکەکەت بۆ دابنێن؟ بەتەکید زۆر سپاسدانەکەم ئەگەر دای بنێن بەڵێ لینکەکەت بۆ دابنێن بۆ هەموو ئەو کەسانەی کە ڤیزەکارتیانەیە ئەتوانن کچێکی کورد لە UN بکەن بە شادجوان دیارە ئەرک و مهمەی شادجوان بینەرانی بەڕێز لە UN وەکو جارێکی تریژ دەیڵێمەوە بە تەنها مەسەلەکە ئیستیعرازی لە شولار و جوانی و ئەوە نییە بەڵکو خانمێکی سەنگینە کە ئەکتیڤیتی و ئەوەی ئەبێ لە بواری چاریتی و لە بواری بڵین خێرخوازی و ئەوەدا لە ناو چل وڵاتی دنیادا کچێکی ئێمەش کە کچێکی کۆییە ناوی یاسەمین ئەردەڵانە خانمێکی کوردی دانیشتووی ئوسترالیایە ماستەری هەیە ئەوێ لەوێ بچێ خزمەت بە کورد بکە و ئەو جوانەکەی ئەوێ بەکار بهێنێ بۆ ئەوەی بۆ نەتەوەکەی وەکو شتێکی ڕەمزی وەنیە؟ گەلێکی باشە براستی و هێوی دەکەم بە سەرکەوێ ژاسمین و شتێکی دن نەتەنێ ڤیزا کارت ئەو کەسێن کۆ
کریدیت کارتی وان هەنە ئۆنلاین یعنی نەتەنە ویزا کارتیانجی ماستەر کاردە جاسمین بە پەیبل و گەلک تشیدن هەر کەس دەتوانێت دەکارن بەشدار ببن نە کۆمپانیا مەزنەکان بۆ نمونە لە کوردستان کۆمپانیای ئاسیا و کۆڕەک هەن کە هەر یەکە لە کاک فاروق مەلا مستەفا کاک سیروان بارزانی زۆر جار ئالیکاری پرۆژەی لەو جۆرە دەکەن مەسەڵەن کۆمپانیا مەزنەکانی وەکو کۆڕک وەکو کار وەکو قەیوان وەکو ئاسیا سێڵ دەتوانن چی بۆ تۆ بکەن بۆ ئەوەی تۆ تەواجدت هەبێ لەبەرەوەی تەنیا یەک دەنگ لە مەحفەلی دەولیە خزمەتی قەزەی کوردی بکە ئەوە شتێکی مەزنە ئەگەر ئاستی لۆبیەکەی هەرچەندێک بێ بۆ کورد گرنگە وەنیە ئەتوانن چی بۆ تۆ بکەن ئەوان بەڵێ من لە سەرەتا زۆر پێویستم بە سپۆنسەر بوو بەڵام ئێستا هەموو کارێک خۆم کردومە تەنها ئەوەیە هیوای بەختێکی باشم بۆ بخوازن و دەنگم بۆ بدەن ئەگەر ئەتوانن دەنگم بۆ بدەن بۆی نەزیدەیە جاسمین هەر کەسێک ئەو کۆمپانیا مەزنانە دەکارێت مەسەلەن بۆ نمونە کارمەندێتوان گەلک زێدە یعنی ژمارەی زۆر کارمەندیان هەیە ئەتوانن کۆمپانیای کۆڕەک و ئاسیاسێڵ کۆمپانیای کار و قەیوان شتی گەورە بۆ تۆ بکەن ئەجا ئەوەیشی کە من بزانم هەندێکیان برادر من بەیانیان زوو لە خەواڵەسن ڕەنجی دکارە ئالیکاریێتە ئەم بخوا دەنگ دەدنتە ئەز و ڕەنج جاسمین لەوێ دەرێت پێشیا تەماشەوانش دەبێژن دەدیر دەنگ ئەڕەوەڵڵا من ئەزی دەنگ دەدەم و ڕەنجی دەنگ دەدێ ئەنها ژنهاوە دوو دەنگێنتە چێ بوو من هەر دوو جار قەرزاری تۆم لە بەرەی خەسووی شمکۆییە بلێتە کێف کرد باش بوش بووتە تە بەشداری نۆڕۆژە دۆستانیا ڕووداوی بووی تە ژنهاوە دەنگ گارانتیکردن زۆر سپاس جاسمین بێویە سەرکەفتنی وەمتە شاهجوانە UN ئەجا لێرەشەوە داوا لە پۆرتاڵی ڕووداو دەکەین ئێستا بە پێیانەڵین چی بکەن بۆ ئەم باش لینکەکەی بۆ دابنن وەنیە لینک دەینن و ڕەکلامەکە خۆشتەرە دەکەن بەلاش بێپەرە ئەو خزمەتی کورد دەکا ینی ئەبێ هەمومان خزمەتی بکەین گەلێکی سپاس کاتێکی خۆش ڕۆژێکی خۆش دڵخۆش بووین بەوەی کە لەگەڵمان بووی بۆ کۆیەکان هیچ قسەت هەیە لە کۆتاییدا بیری کۆیە دەکەی زۆر بیری کۆیە ئەەکەم بەڵام من هەموو کوردستانم خۆش ئەوێت هەولێر سلێمانی دهۆک زاخۆ هەمووی زۆر بیری کوردستان ئەەکەم ئینشاڵە دوایەوە لە ئینتەرناشنال لە نێودەوڵەتی بردمەوە ئینشاڵە ئەشی بەمەوە زۆر دڵنیام سەردانی کوردستان ئەەکەم و بەردەوام ئەبم لە کارە خێرخوازیەکانم و هیوادارم بتوانم شتێک بکەم بۆ کورد و کوردستان زۆر خۆشحاڵ بووین خوشکی هێژای ئێمە جاسمین ئەردەڵان بربژێری کوردان لەسەر ئاستی چل وڵاتی دنیا بۆ ئەوەی کە ببێ بە شاجوانی UN و لەوێ نوێنەرایەتی خانمانی کورد بکە کاتێکی خۆش ڕۆژێکی خۆش کاتی خۆش بۆ ئێوەش زۆر سپاس.